سڵاوتان لێبێت لە بەڕوبەرایەتی بەرگری شارستانی سۆرانم دیارە کەمێک لەمەوبەر ئۆتۆمبیلێکی کێیا کە هەندێ نەوتی ماڵانی تێدا بووە گڕی گرتووە ئەویش ڕۆتسایدی لێداوە لە شەقامی کاوە خێرا خۆی گەاندۆتە نزیک یاخود بەردەم بەرگری شارستانی سۆران. زەرر زیانەکان چی بوونە و هۆکارەکەی چی بووە؟ ڕاستاوخۆ کاروان میر ئاودەلی بەڕوبەری بەرگری شارستانی سۆران میوانینەکە کاروان باسی ئەو ڕووداوم بۆ کە چۆن. وڵێ بەناوی پەرودگار هەڵبەدەمە ڕووداوێکە لە چەشنی ئاگرکەوتنەوە دیارە دوای ئەوەی کە چوار بۆ سەرەوە بە 4 و 25 بووە بە عنوانەوەی کە ئەم کاکەیە کە هاوڵاتیەک و هاوشاری ئێمەیە فرۆشی نەوتی سپی ماڵانەکە کیاکی سپی جۆری زاندرا بە ناوی زاندرا و دیارە من لە مەوقعێکی جوگرافیا زۆر دووریشەوە کاتێک کە بابەتی بەتاڵکردن و پێکردنی ماتۆڕی تایبەتمەند بە دابەزاندون و پڕکردنەوەی ئەم بەرمیلی نەوتانە کە چوار بەرمیلی پێبووە لەو کاتە کارلێکیە بێ و ئاگرەکەی بۆ دروستە بێ و لەگەڵەوە کە پەیوەندی نەگرتووە بە ژووری کۆنتترۆڵە بەڵام خۆی بەرەو بەڕێوەبەراتیمان کە مرکزێکمانەیە مرکزی سۆران ڕۆ ئەو جێگا ڕۆسایی هاتنی کردووە وەگە بینن لە دیمەنەکانە هەر لە بەردەمی بەڕێوەبەراتیمان وەسانی کردووە لە کاتێکا چەند کارمەندێکمان سەرقاڵی نوێشکردن بوون و لەو حاڵەتەیەدا دەرچوونەکەن ئەم بابەتە دیمەنانە لە وڵاتانی دنیا ڕووەدا لەم بابەتە شێوازە ڕووداویانە زۆرجا خەڵکێک کە ئۆتۆمبیلی پێەیە ڕۆ شوێنی بنکەکانی بەرگری شارەسانیە چێ داوای کۆمەک و هاریکاریەکە ئەمە دیمەنێکی دەگمەنە لە شاری ئەمە ڕویاوە هەڵبەت جەربەزەی ئەم شۆفێرە دەگەڕێتەوە بۆ خودیەوەی کە چاونەترسی هەرچەنە خلافی هاتشوێ بەڵامیمە لە ڕوودا وەریەگرین ڕێپێدراوە لە ڕوودا حتا بۆ ئۆتۆمبیلەکانی ئەمە لە چوارڕیان لە چرای سوود لە بابەتی ڕۆساییدا ئەمە بابەتێکە لە قانونی مروژی شاشوێنیە بێتەوە بەڵام ناکرێ بابەتی مەترسی بخرێتە سەر شەقامەکان.